براین تریسی باسی میلیاردێرێکی دەکات دەڵێ لە ماوەی تەمەنم بە دوای یەک خاڵ دەگەڕام یەک معادلە هۆکار بی لە بۆ سەرکەوتنی کەسەچ دەڵێ گەیشتمە ئەو خاڵی دەڵێ هەر ڕێگایەکی چێژبەخش هەبوو ئەوە ڕێگایەکە ئەوە لە کۆتایەکەی سەرکەوتو نابی ڕێگای چێژبەخش سەرکەوتوت ناکە ڕاست دەڵێ بەڵام ڕێگای بە ئازار سەرکەوتوت دەبە زەبانە ئەو کابرا 11 ساڵی ڕاستێ کردیە و بەخۆشی لەناو معادلەکان ژیان گەیشتە ئاستەچی یعنی بوویتە ملیاردێر ئەو جە گەیشتە ئاستەچی کەواتە پێویستە ئەو یاسایە بە زێڕین بنووسرێتەوە یعنی ئەگەر ڕێگایەکە خۆش بوو ئەوە هەست بکە خەلەلەکەیە ئەخر معقول نییە من هیچ کێشەک نییە نا ینی یان ئەمن غەڵەتم یان نامێ شتێکی بەدەست بینم چکات و کاتێک هەوڵ دەدەیت کۆمەڵە تەگەرە و کۆسپەک لێک دێتە پێشت کۆمەڵە یەکەم زەربە لەوانەیە مەسەلەن زۆر جار ئەگەر تێ گۆڕانکاریەکی بکەیت کەس و کاری خۆت هاوڕێکانت کوڕکاکە نەکەی زەرەر دەکەی نەک ینی دەبی ئەو بربەستانە کەواتە ئەوە ناخۆشە چکەت بە جیان ناکەیت ڕاست هەدە تێ گۆڕانکاری بکەیت بڕک ئازاریش دەسێژی ینی ڕێیەکە هەرچەندە ناخۆشە بەڵام بەڕەو داهاتۆکی باشترت زەبان لەوەی کە ڕێیەکی خۆش